ئەو کاتە و باش پێم خۆش بێندێک خەبەری تازە لە فینلاند باس بکەم بە پێی هەواڵەکان بە پێی قسەکانی بەرپرسانی حکوومەت کۆنتڕۆڵەکە زۆر باش جێبەجێ بووە تا ئێستا لە فینلاند بە پێچەوانەی سوێد زۆر لە پێشی پەرە ئەستاندنی نەخۆشیەکەی زۆر بە باشی گرتووە ئەو کۆنتڕۆڵانەی کە توندن تەئسیر و کاریگەری زۆر چاچی هەبووە تا ئێستا 1446 کەس ئەو ڤایرۆسیان گرتووە 81 کەسیان لە نەخۆشخانەی بە شێوەی ئاسایی لەژێر چاوەدێریدان 56 کەسیان لە ژێر چاوەدێری تایبەتدان ینی کێشەی هەناسەدان و شتیان هەیە لەژێر ئەو دەستگا و ئەو دەستگا و ئەوانی هەناسەداندان کە ئەوانە زۆر جێگای مەترسین 56 کەس لەو 1446 کەسەی 17شیان بەداخەوە مردوون لەو هەفتەی زۆربەی هەر زۆریان بە تەمەن بوونە تەمەنیان سەرەوەی 70 و بەشی زۆریان سەرەوەی 80 ساڵی بوونە کێشەی هەناسەدانیان هەبووە هەتا ئێرە ئەگەرچی ناخۆشە 17 کەس بەڵام ڕووداوەکەون پێدەڵێ دۆخەکەون پێدەڵێ کە لە فینلاند زۆر چاکی پێشگیراوە ینی لە دوێی نێوە 4 کەس فەوتیان کردووە بەگشتی 17 کەس بۆ ماوەی باشە زۆر نییە بەنسبەت ئەو بارودۆخەی ئەو سەرۆکوەزیران کوتی کە مادەیەک خەریکی دروستکردنی مادەیەکین کە دژی ئەو ڤایرۆسەی بێ و بەتەمان تێستیکەن و تاقیکەنەوە بزانن چەندە کاریگەری دەبێ بازلەوەی کراوە و هەروەها بە تاقیکردنەوەی یان تێستی کۆڕۆناژ قەرارە 3 قات بکرێ 3 بەرابەر بکرێ شتەکان خەبەرەکان خراپ نییە تا ئێستا لە بەشی ماڵیدا هاوکاری زۆرتر پێشکەش دەکرێت پێشکەشی خەڵک هەموو ئەو کەسانێک کە دوکانی چێشتخانە و دوکانی سەرتاشخانە و هەندێک ماشێن شوێری و ئەو شتانان هەیە ئەوانی کە بە تەنیایش دەکەن کرێکاریان نییە نزیک 2000 یۆڕۆیەکیان دەدەنەیە بۆی کە پارەی ئاو و کارەبا و بەرق و هەو شتانی پێ بدە هەندێک خەرجی کە مانگانە مەجبورن دەنا بڵێ ئەوە بۆ بەشی ژیانیان ناکە بەس بۆی کە هەندێک لاس کۆشتیان لە کۆڵ بێتەوە هەروەها یەک کێشەش دروست بووە کە ڕەنگە ئێستا گەورە نەبووتەوە بەڵام لە نێوان سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی هەندێک دەمەقاڵە هەیە باز لەوەی دەکا کە سەرۆک کۆمار دەڵێی بڕوای زۆر بە کابینەی نییە تابەتی کابینەی ئەو کە سەرۆک وەزیران ژنە و زۆر بە وەزیرەکان ژنن داوای کردووە کە لێژنەیەک پێک بێ لێژنەیەکی تایبەت بەهۆ قەیرانی پێک بێ واوێ دەچێت کە زۆر متمانەی بە سەرۆک وەزیران ئەوانە نەبێ ینی قسەکان وا دیارن بەڵام سەرۆک وەزیران بڕێک بە توندی جابی و ئەو شتێ ڕەت کردوێتەوە هەتا ئێستا دەنا هەموو حیزبەکانی فینلاند تقریبەن هەموو لایەنەکان بەنسبەت هەڵوێستەکانی کابینەی حکوومەت یەکدەنگن هەموو پێکەوە هاوکاری دەکەن بۆ بڕیار و شتەکان ئەو وڵاتی یەکدەنگ کردووە لایەنەکانی دژی حکوومەتیش تەنان ئۆپۆزیسیۆنەکانیش بەڵام تەنیا کێشەی مۆزوعەکە ئەوەی سەرۆک کۆماریە کە باسی لێ دەکرێت بە هەر حاڵ بەڵام ئەمن بۆ سرم تاشیوە ئەوەش بۆ خۆی مۆزوعی بوو پێم خۆش باسی بکەم لە فینلاند هەموو شتەکان لە ڕووی لێکۆڵینەوەن لە فینلاند هەموو شتەکان ئاماریان هەیە داتایان هەیە یعنی گە شتێک دەڵێن خەبەرێک بڵاو دەکەنەوە دەڵێن بەپێی ئەو داتایی 100 کەس لەژێر ئەو چاوەدێری بووە 50 ئەوان هەبووە دەیان ئەو شتیان هەبووە ڕووداوەکان ئەوە لێک دەدەنەوە ڕۆژنامەیەکی فینلاندی نووسی بووی بە پێی ئەو لێکۆڵینەوەی کراوە ئامارەی دراوە 85% ئەوانەی چابوونەتەوە دیارە تەمەنیان ژێری 70 ساڵی بووە ئەوە بەجێی خۆی بەڵام 85% ئەوانە
ئەوانی کە چابوونەتەوە سەریان تاشیوە. لە فینلاند ئەوانی لە فینلاندن دەزانن کە سەرتاشین شتێکی تقریبەن مۆدا، یعنی خەڵک پێی جوانە، بەشێکی زۆر لە فینلاندەکان پێیان جوانە و سەریان دەتاشن. ئەمن ئەگە وەڵەکانی هاتمە فینلاندە پێم سیر بوو کە لەو سەرما و بەستەڵەکەی سەریان دەتراشی و ئەوە بەبێ کڵاو لە هاتنە دەرێوانە. بەڵام بارحاڵ دەرکەوتووە کە ئەوانەی کە سەریان تراشیوە و ڕۆژێ 3 جار سەریان شتووە، ڕۆژێ 3 جار سەریان شتووە، مادەیەک دەگەڵ هاتنی دەری مویەکان، تاڵە مویەکان کە دێنە دەرێ لە پێستی سەری، مادەیەکیش دەگەڵەوان دێتە دەرێ. ئەو مادەیە جوورە چەورەیەکی پێوەیە، ئەو چەوریە دەبێتە هۆی دروست دەبێت، ئەو دەبێتە هۆی ئەوەی کە بەرگری بەدەنی کەم بێتەوە، دژی ئەو شتانەی کە هێرش دەکەنە بۆ بەدەنی، سیستەم بەرگری زایف دەکات. بەڵام کە ئەو کەسانی کە سەریان تاشیوە 3 جار دە ڕۆژێدا سەریان شتووە، 3 جار دە ڕۆژدا سەریان شتووە، ئەو کەسانە ئەو بەرگری بەدەنیان زۆرتر بووە، بەرگری لەشیان زۆرتر بووە. دیارە ئەوش بە لێکۆڵینەوە دەرنەکەوتۆ، بەڵکو پرسیاریان کردو لە هەندێک لە پرسیارەکاندا ئەوە دەرکەوتۆ کەوانە ڕۆژە 3 جار چوونەتە هەمامی و 3 جار سەریان شتو ئەوانە، و زۆربەی ئەوانەش هەر ڕۆژ ناڕۆژێک جارێک سەریان تراشیوە. ئەوە دەرکەوتووە. ئەو هەواڵەیە ستا بە تەواوی لە ڕووی زانستی و پژڕاز نەکراوەتەوە، بەڵام بە پێی ئەو لێکۆڵینەوەی ئەوە دەرکەوتووە کە بۆی هەیە کاری لەسەر بکرێت کە سەرتراشینیش باشە. بۆیە ئەمیش سرم تاشی، ئەو ماوەی زۆر دەکوترا دایانکوت بە بیباری نێوزارت پشۆی، بە بیباری باشە، چون ئەو ڤایرۆس شتانە لە بین دەبا هەمیشەوەی کە بۆنی زاریش خۆش دەکا. دەڵێن خەڵکی هیندوستانی بەشی کەمی توش دەبن لەبەرەوەی کە شتی تیژ زۆر دەخۆن. مثلەن ئەم نەوەش متاقی کردەوە، خراپیش نییە، بۆنی زاری لانی کەم ئەو میکرۆ باکتری شتان دەبا. بۆیە ئەوەشم هەر بە تاقی کردەوە پێم وایە شتێکی باشە و هیوادارم بەم بە هەندێک دۆستانیش پێشنیار کرد، هیوادارم ئەوەتان بە دڵی بێ. دیارە ئەوە هەر وەکو ڕۆژی یەکی ئاوری لەوەم باس کرد، لە ڕاستیدا ئەو لێکۆڵینەوەیە هیچ فەڕی بەڕاستیەوە نییە. بەڵام ئەوەی کە ئەمن بۆ باسم کە هەر پێم خۆش بابەتێکی باس بکەم، ڕۆژی یەکی ئاوری لەو یواشتی زۆر ناخۆش دەڵێ خەبەری وا بڵاو دەکاتەوە، یا ئومیدوار دەبێ و دوایە لە پەناڕە دەڵێن درۆیە. وەلی ئەمن بۆ بارحاڵ لێمدا ئەوەی واقعیەت بێ، ئەو بەشەی کە ڕاستە، ئەم درۆم پێ ناکردرێ، درۆ زۆر زەحمەتە، ینی بەڕاستی دەبێ شارەزایەک تایبەتە بێ. بەڵام بێکاریە لە ژوورەی، ئەگەر نوێژکەر بی شەو ڕۆژەخێندە نوێژە ناکرێ، ئەگەر مەشروب خۆر بێندە مەشروبە ناخورێتەوە، ئەگەرە تۆ کتێب خوێن بێندە کتێبە ناخێندرێتەوە. ینی لە کۆتاییدا وا لێ دێ بێکار دەبی نازانین چ بکەی. ئەمیش بێکار بووم و چۆم سرم تاشی و تەجروبەشم هەیە خۆشە. سەرتاشین ئەگەر زوو تاشی ڕۆژ ناڕۆژێکی دوای 1-2 هەفتان کە سەر دێتەوە، پرسی سەرت جوانترە، ڕەنگی جوانترە. دوایوەش خەوی بەسەر تاشینی ئەو کەسانی سەریان تاشن خەویان خۆشترە. ئەمن بخۆم بە ئەزموونی خۆم بۆ دەرکەوتو و هیچ زەرریشی نییە جگەل لەوەی کە ڕەنگە هەندێک کەس پێی ناحەز بێ، پێی وا بێت جوان نییە. بەڵام ماوەیەکی کە 1-2 هەفتەن کە هەر تراشیتەوەوانە ڕەنگی پێدەگری و باشە، و پێشنیار دەکەم هاوڕێیان ئەو کارەی بکەن، بۆی کە زۆریش ئەمن لە ڕاستیدا پێتان پێشنیار دەکەم هەر ئەگەر لەگەڵ خێزانەکەتان تووشی کێشە و دەمەقاڵێک بوون، بێ 1-2 ڕاست بچونە هەمامی و سەری خۆ بە تیری بتاشن، و هەم ئەوەی کە خێزانەکەتان ماوەیەکی هۆشی دەڕوا لەگەڵ سەر تراشینینگۆ، هەمیژەوەی کە کێشەکەتان زۆر توولی ناچێشێ، چونکی ئەو ماوەی کە ژنومێت پێکەوە لە ماڵێن زۆر لە ماڵێن لە قەرەنتینەدان. ئەوە قسەی من نییە، قسەی بەرپرسانی فینلاندیە کە زۆر بنە ماڵە تووشی کێشە دەبن، زۆر شەڕ و هەڵای نەخوازرا و ڕوودەدا
تەنانەت دەگاتە کێشەی لێدانی فیزیکی و جەستەی ئەوانش جا بۆی کە دوور بن ئەوە خۆتان مەسەلەن بۆ وێنە بە سەرتاشی نێ و بە هێندێک شتی دیژ مەشغوڵ بکەنەوە کتێب بخێننەوەی و چوزانم هاوڕ لەگەڵ هاوڕێ قسەکردن و تەلەفۆنکردن بە سکایپ و بۆوانە بۆ هاوڕیان بەهەرحاڵ ڕۆژی 1 ئاپریلەوە ئەوڕۆ قسە زۆر دەکردرێ هیوادارم شتی زۆر ناخۆش باز نەکرێ ڕۆژێکی خۆش